جهانا لكن لنوكز ويدم بيانا بياني كرب دين مروي جهانا خير بين بو كرنفالي پشتیوانی لپارتیمان و کاندیدی سنووری لقمان بەڕێز دکتۆر ئاشواق جاف کاندیدی ژمارە 22 لە بازنەی سێ. سەرەتا بفەرمونون بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان لەگەڵ سروودی عێراقی. سروری بۆ شەهیدان بفەرمایە. بەناوی بەڕێز جەلال نەریمان کاژێڕی لقی دوانزە و سەرپەرشتیاری هەردوو لیژنەی ناوچەمان و بۆ بانگەشەی هەڵبژاردن بەناوی هەردوو بەرپرس و هەواڵانی هەردوو لیژنەی ناوچەی پێنجوێن و شلێری تێکۆشەر بەناوی هەردوو ناوچەی زوڵم لێکراوی ناوچەی شەهید ئاوات بەناحەق شەهید کراو بەناوی جەماوەری هەردوو ناوچەی شەهیدی سەرکردە شەریف کەچەڵ سەر مەشقی شەهیدانی ئەم دەڤەرە بەخێر هاتن بۆ پشتیوانیکردنتان لە کاندیدی ڕاستپێراوی جەنابی سەرۆک بارزانی دکتۆر ئاشواق جاف ژمارە 22 لە بازنەی سێ. کاندیدێکی بەزمون و چاو نەترس بە ئەمەک و وەفادار نیشتیمان پەروەر و بە ئەخلاق کەسێکی ئازا لە سەر دەستکەوت و مافەنەتەوەیەکانمان لە ئەنجومەنی نیشتیمانی عێراق دکتۆر ئاشواق کاندیدمان ژمارە 22. بەڕێز هەڤاڵ سەعید سەلیم بەرپرسی لە پیچواری پارتیمان بەڕێز کاک شەدڵشاد بە دوێرایەتی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجە و شاندی یاوەریان خانەوادەی سەربەرزی شەهیدان دکتۆر ئاشواق جاف پێشمەرگە قارەمانەکان کەمەندامانی سەنگەر هەڤاڵ و دۆست و ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری هەردوو ناوچەی پێنجوێن و شلێری تێکۆشەرم کاتتان باش. ئەم دەڤەرەی ئێوە لە ڕۆژە سەختەکانی خەبات هەرگیز پارتیان بەتەنها بەجێ نەهێڵاوە. پێنجوێنی شەهید شەریف و پێنجوێنی بەرگریکردنی شەهید ئاوات و پێنجوێنی ژمارەیەکی زۆر لە شەهیدان و لە پێشمەرگە و لە کەمەندامانی سەنگەر بەردەوام لە ڕیزەکانی پێشەوەی خەبات و تێکۆشان بوون بۆ خزمەتکردنی کوردستان و ڕێبازی بارزانی. ئێوەی پێنجوێنەکان و شلێریەکان بەردەوام پێشمەرگەی بوێر بوون و لە هەموو ئەو کاتانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە قەیرانی گەورەدا بووە ئێوە لە ڕیزەکانی پێشەوەی بەرگریکردن و خەبات و تێکۆشان بوون. دەستکەوتەکانی پارتی و مێژووی پارتی خاوەن مێژوو بە شێوەیەک پارتی خاوەنی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە ئەوانی تر تەنها مافی سەرنج و تێبینیان هەیە لەسەر خەباتەکە. بەڵام ئەوە پارتیە کە دەستکەوتەکانی تۆمار کردووە
لێرەوە پێیان ئەڵێین ئەگەر بیریان چووە جگە لە بارزانیەکەی ئێمە ئەوە کێیتر بوو ڕۆی بەهانای قازیەوە بۆ کۆماری کوردستان و ئامادەی بەرگریکردن بوو لە کۆماری کوردستان لێرەوە بە بیریان هێنینەوە جگە لە بارزانیەکەی ئێمە کێیتر بوو توانی سنووری چەندین دەوڵەت بڕێت و تەسلیم نەبێت و جارێکی تر بگەڕێتەوە بۆ عێراق و دەستبەرداری هەموو پلە و پۆستێک بێت و لە ئەیلولی مەزن گەورەترین شۆڕشی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان هەڵگیرسێنێ جگە لە پارتەکەی ئێمە ئەوە کێیتر بوو یەکەم ڕێکەوتن نامەی مێژووی لەگەڵ ڕژێمی عێراق لەسەر مافەکانی خەڵکی کوردستان ئیمزا کرد ئەوە سەرۆک مەسعود بارزانی بوو لە دوای نسکۆ توانی لە شۆڕشی گوڵان جارێکی تر خەبات و تێکۆشان بەرپا بکاتەوە و پارتی کۆڵە دەرکار بکا بۆ ئەوەی کە بگەین بەم ڕۆژەی ئێستا کە ئازادی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان کۆبکەینەوە و دەنگ بە پارتی بدەینەوە. پارتی تەنها هێزێک کە بەرگری کرد لە هەرێمی کوردستان لە قۆناغی جەنگداری و هەروەهاش لە قۆنی ڕەباتی سیاسی لە ناو هەڵەکانی پەرلەمان و لە بەرەگانی جەنگ. هەواڵانی خۆشەویست، دوای 2003 ڕاستە دەستوری عێراقی نووسراوە، بەڵام بەداخەوە زۆربەی ئەو دەموچاوانەی کە لە دوای 2003 تەنها بە دەموچاو گۆڕاون. بەڵام ئایا باوەڕیان بە مافی ملەتی کوردە؟ باوەڕیان بە پێدانی مافی ملەتی کوردە؟ نەخێر. بە بەڵگەشەوە کە لە ڕێگەی پێشەلکردنی یاسا و بڕینی قوتی خەڵکی کوردستان بودجەی هەرێمی کوردستانیان بڕی تەنها بۆ ئەوەی متمانەی خەڵکی کوردستان بە حکوومەتەکەیان بسەنەوە و هەروەهاش تەنها بۆ ئەوەی ئێمە گەنجەکانمان پلەی وەزیفیان نەبێت کە لە ناو بودجە تەرخان دەکرێت و بێئیش بن، تەنها بۆ ئەوەی کە پرۆژەی ئستثمار لە بواری پشتوکاڵی و پیشەسازی و ئاژەڵداری نەبێت. ئەوە هەموو پلان بوو، بەڵام خۆشبەختانە لە بیریان چوو لە خەڵکی کوردستان خوێنی داوا بۆ ئەم ملەتە و هەروەهاش خوێنی داوا بۆ دروستکردنی ئەم هەرێمە. كوردستان رجال يشكي وعصب ديموكراتي وليد شي بيداء زرق باطل